ناوم هاودەنگ محەممەد عومەرە لە داگوی ساڵی 1970 ماوەی نزیکەی 4 ساڵە بێت لە سلێمانی ئاشمان هەیە. باوکم چەند ساڵێکی زۆرە خەریکی ئیشی برنجفرۆشیە و ناوی حەمەشوانە، ناسراوە بە حەمەشوانی برنجفرۆش. پێشتر خۆی لە 30 ساڵ ئیشی برنجفرۆشی کردووە خۆی. بەس بە بڵێن بیدە سەر ئاش ماوەی 4 ساڵە ئاشمان هەیە، خەریکی ئەم پیشەین. خۆشم لە مناڵیوانە بەپێی کات لەگە باوکما بووم. ئەو کاتانەی کە داوامی خوێندنم نەبوو بێت، هاتووم بۆ دوکانەکەی یارمەتیمیا و تێکەڵاو بووم لەگەڵ تا ڕادەی فێری ئیشی برنجفرۆشی کردووم. پیشەی ئاشەوانی لە سلێمانیە زۆر کەم بووەتەوانە. پێی دەسەر باسکردنی ئاشەکان لە سلێمانیە بە ئاشەکەی ئێمە نزیکی 7 ئاش بۆ 8 ئاش لە سلێمانیا تا ئێستا ماوە، ئەوەی کە باڵێن ئیشی برنجفرۆشی بکات. پیشەکە بەرەو لە ناوچوون ئەچێت بەهۆی ئەوەی کە ئێستا برنجێکی با بڵێن حازریەتە بازار و خوا دەسە برنجی کوردی چەند ساڵەنەوە بێش زۆر کەم بوو بۆوانێ. بەس ئەلحەمدولیلا بۆی با بڵێن ئێستا کە باسێکم بە ئەزە نەخۆشیە گۆمانە خوا لەسەر نەک برنجی کوردی هەموو شتە کوردەواریەکان زۆر بووە. ئێستا تەنانەت لە ئەوروپا شتی کوردەواری ئەخورێت. مشتری مێ لە بەریتانیاوە لە ئەڵمانیاوە لێرەوانێ کە ساری خۆی پێ بێ برنجی زیاترە بە بەس بە پۆستە جارێ ڕەبووی ڕەوانەکەین کە سیاری پێ نەبیان با بڵێن بە تیاری بێتوانێ بۆ کوردستان لێرەوێت لای من برنجە بە لە شوێنی گە ڕۆنە بە خواردنە کوردەواریەکان ئەخورێ ئێستا نەک با بڵێن ناخۆمە لەنا ئەوروپاشە. پیشی ئاشەوانیش بۆ یەکەمە هەموو کەسێک لەو سنعاتە درەنگ فێر ئەبێت ئیلا مەگەر لە باو باپیرانەوە ما بێتەوانێت. ئێمە خۆمان ساڵانە لە وەرزی پاییزە دەستەکەین بە گەڕانی ناو دیهاتەکەن ئەو دیهاتانی کە خۆمان بزانین عەرز و ئاویانەیە و برنجی کوردی تیاکە کە مەرەزەی تیاکرێن. ڕێژەی کڕینی برنجی ساڵانە پەیوەندی بە بارانبارینەوە هەیە. هەر ساڵێک ڕێژەی بارانبارین زۆر بێ برنجی کوردیش زۆرە بێت. زیاتر لە مەنتیقەکانی چواردەوری خۆشمان برنجی کوردی چاکەکان لە مەنتیقەی چواردەوری خۆمان ئەکرێت. بینە سەر ئەوی باسی کوردستان بکەین لە مەنتیقەی دەربەنیخانە، لە مەنتیقەی کەلارە، لە مەنتیقەی شارەزوورە، بەدابەت لە مەنتیقەی ئاکرێ و بەردەڕەش بە هەمان شێوە برۆرەزەیەکی زۆر ئەکرێت. هەر ساڵێک برنجی کوردی هەرزان بێت ئەو ساڵە یۆیە باران زۆرە بە هەتا باران زۆر بێ برنجی کوردیش خواستی لەسەر زیاد و چونگە سعری کەمە. بەس ساڵێک بەڕێژەی بارانباری و گوپار و شکە ساڵیە. ئەم ساڵ برنجی کوردی گرانە. کیلۆمەیە برنجی کوردی هەتا 6,000 ئەڕوات، کیلۆمەیە تا 5,000 6,000 زیاتریش. برنجی کوردی زیاتر مەنتیقە ساردەکان خواستی زیاتر لەسەرە. ئێمە ڕۆژانە لێرە با بڵێن کە برنجە کوتین زیاتر بەبێ خواستەکەیە. ئەگەر ڕۆژێ خواست زۆر بێ لەسەر برنجەکە با بڵێن مەطعەمەکان داوایکەن یان ڕیستۆرانتەکان بە زۆری داوایکەن ئێمەش مەجبورین زیاتر برنجیان بۆ بکەین. جا برنجی ئێمە کۆن نابێ بە هیچ شێوەیە. ئەبێ و دەقەی کە لێمان کرد بەم هێڵەکە پاکی ئەەکەینەوانێ ئەمە هێڵەکە وردەکە یەکرێت برنجەکە وردەی یانایەڵێت کە بەم هێڵەکە پاکمان کردوانێ ئەکەینە گوێنیوانێ و ئەینەری بۆ مەطعەمەکان. یان ئەگەر برنجەکە بەردی زۆر بێ بزانین بەردی زۆرە خۆمان لێرە پاکیەکەین بەردژێر یەکەین اینجا ئەینێرین بۆ مەطعەمەکەیان بۆ ڕیستۆرانتەکە. برنجێک خۆمان بزانین بەردی زۆرە نایفرۆشین لێرە بە ماڵانیش ئیلا ئەبێ پاکیین اینجا ئیفرۆشینەوانێ جارێکی تر پاک ئەکرێت اینجا ئاڕوات. برنجی کوردی زیاتر لە سلێمانیا ئەخورێت. تەنانەت مەنتیقەکانی تریش مەنتیقەی دووەک و ئاکرێ و بەردەڕەش ئەمانەش هەر ئەیفرۆشنەوە بە سلێمانی. هەولێریش ئەیبات باس حیسمێکی زۆر کەم ئەڕوات بۆ هەولێر چونکە خواستی زۆر لەسەر نییە. ئەوان زیاتر خواستیان لەسەر برنجی دەنەدرێژ و ئەمبەرە. ئەمبەریش ئەمبەر و سەدری هەیە لە مندی خۆمان بەس خواستی زۆر لە کەم لەسەرە. زیاتر برنجە خڕە برنجە کوردیەکەوان کە باڵێن تۆی ئەسڵی کوردیە زیاتر خواست لەسەر ئەوەیە.
زیاتر بۆ مۆتعەمەکانی سلێمانی ئەڕوات باڵێن ناڕواتە دەرەوەی سلێمانی بۆ بڵێن بۆ شارێکی تر بەس چواردەوری سلێمانی داوایەکات چۆن چۆماڵە کەلارە دەربەنی خانە ئەمانە لێرەوانێ داوایەکەن بە سیارەیان خۆیان سیارێن بۆیان ئەڕواتەوانێ ساڵانەش بۆ ئەوروپا ئەڕوات کۆمپانیا هەیە ئێستا لەگەڵ ئەو شتانەی کە باریەکات زۆر شتی کوردەواریەکە خۆیان ئەباتەوە یەکێ لەوانە برنجە کوردیەکەی مەرحەلەیەوەی کە با بڵێن شەڵتوکەکە بکەین بە برنج ئێمە سەرەتا کە پاییزان شەڵتوکەکە ئاکرین پێشتر لەسەر زەرعاتەکە وشکەکرێتەوە شەڵتوکەکە ئەگەر بزانین شەڵتوکێ تەڕە خۆمان لێرە هەڵیەخین و وشکەکەینەوە جارێکە ئەمە مەرحەلەی شەڵتوکەکەیە پێشتر شەڵتوکەکە بەم شێوازەیە ئەیهێنین بۆ ئێرە خۆمان لەم کەوەی پێشەوە غەربیلی دواوە پاشەکەین شەڵتوکەکە بە دوو مەرحەلەیینەوە لەم جیازە جیازی جاڕوش ئاوای لێت برنجەکە بەم شێوازەی لێت هێشتا شێوازێکی تۆزە بۆری دیاماوە سپی نەکراوە دوای ئەوەی دوو جاریانمانەوە لە جیازی جاڕوشەکە ئەبینە پێشەوانێت لە پێشەوانێت بۆ جیازە ئەبینە سەروانە و برنجەکەمان بۆ سپی ئەکات وامان لێکات ئاردەکەی لێ ئەکاتەوانێ خۆڵەکەی لێکاتەوە پاشی ئەکاتەوانێ وای لێکە بیکە بە برنجی خواردن ئەو برنجانەش کە هەنێکە وردەی تیامێنە بە غەربیلەکە پاک ئەکرێ بەردووردەکەی لێ ئەگیرێت پاکرێ بۆ برنج بۆ خواردن کێشەی نامێنێ هیچ وردە و بەرد و ئەمانەی تیان نامێنێت حازرە بێ بۆ خواردن